پەرلەمانی هیندستان پێدانی ڕەگەزنامەی بە موسڵمانە کۆچبەرەکان سەخت کردووە. بڕیارەکەی پەرلەمانیش داڕزای بەرفراوانی موسڵمانانی بەدوای خۆی داهێناوە و ڕۆژانە هەزاران کەس بۆ دەربڕینی ناڕزایی دەڕژێنە سەر شەقامەکان. بە پێی بڕیارەکەی پەرلەمانی هیندستان هەر موسڵمانێکی کۆچبەری سێ وڵاتی دراوسێ کە ئەوانیش ئەفغانستان و پاکستان و بەنگلادیشن ئەگەر لە پاش سبێکی کانون یەکەمی 2014 هاتبنە ناو هیندستان ئەوە ڕەگەزنامە بە منداڵەکانیان نادرێت. لا بڕیارەکەی پەرلەمانی هیندستاندا تەنها باسی موسڵمان و ئاینی ئیسلام کراوە و ڕێگری تەنها لە موسڵمانەکان دەکات کە ببن بە خاوەنی ڕەگەزنامەی هیندی. ئەمەش تووڕێی بەرفراوانی موسڵمانانی هیندی بەدوای خۆی داهێناوە و بە هەوڵێک بۆ سڕینەوەی ناسنامەی موسڵمانانی ئەو وڵاتی دەزانن. خۆپیشاندانەکان ماوەی زیاتر لە هەفتەیەکە نیودلهی پایتەخت و ویلایەتی ئۆتار پرادیش و گۆجارات و کارناتاکا و چەند ناوچەیەکی دیکەی گرتووەتەوە. هێزەمنیەکانیش هەموو ڕێگەیەکیان بۆ کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکان گرتووەتە بەر و بە پێی دوای ئامارەکان تا ئێستا 9 موسڵمانی خۆپیشاندەر لە ئەنجامی تەقەی هێزەمنیەکان گیانیانە دەستداوە و سەدانی دیکەش بریندار بوون. ئەمە بەدەر لەوەی نزیکەی 5,000 موسڵمانی خۆپیشاندەر دەستگیر کراوە. هاوکات بۆ کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکان دەسەڵاتدارانی هیندستان هێڵەکانی تەلەفۆن و ئەنتەرنێتیان لە ناوچە زۆرینە موسڵمان نشینەکان بڕیوە. لەوبارەی وتەبێژی کۆمپانیای ڤۆدافۆن بە ئاژانسی هەواڵی فەڕەنسای ڕاگەیاندووە. حکوومەت فەرمانی دەرکردووە کە خزمەتگوزاری پەیوەندی لە نیودلهی لا موبایلدا ڕابگرن. هەروەها کۆمپانیای ئاریریش پشت ڕاستی هەمان هەنگاوی کردوێتەوە. کۆمپانیای جیۆش کە گەورەترین کۆمپانیای موبایلە لە هیندستان هێڵەکانی پەیوەندی لە سەر موبایلی ناوچە زۆرینە موسڵمان نشینەکان ڕاگرتووە. 19 وێزگەی میترۆش کە دەچنە سەر گۆڕەپانی خۆپیشاندانەکان داخراون. بەڵام هیچ کام لەم هەنگاوانە نەبووەتە هۆی دامرکاندنەوەی ناڕزایەتیەکان. قوتابیانی زانکۆ ڕۆڵێکی سەرەکیان لا بەرفراوانکردنی خۆپیشاندانەکان هەیە و بە داینەمەوەی ناڕزایەتیەکان دادەنرێن. هەر لەبەرەوەش هێزەمنیەکان زۆرترینی توند و تیژیان بەرامبەر بە قوتابیانی زانکۆ گرتووەتە بەر. لەو چوارچێوەیەدا سەرۆکی یەکێتی قوتابیانی زانکۆ لە سەرتاسەری هیندستان لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیوێتی پۆلیس 14 پاسی گەورەی لە قوتابیانی ناڕازی موسڵمان پڕ کردووە و بەرەو زیندانەکان ڕەوانەی کردوون و ژماری دەستگیرکراوان زۆر لەو ژمارە زیاترە کە باز دەکرێت. بە پێی ئامارەکان گەورەترین خۆپیشاندان لە ویلایەتی مەهائیشتەر بووە کە نزیکەی 60,000 کەس بەشداریان تێدا کردووە. کاردانەوەی هێزەمنیەکان لەلایەن ڕۆژنامەکانی هیندستان بە هەنگاوی وەحشیگەرانە ناو دەبرێت. ڕۆژنامەی هیندستان تایمز ئاماژەی بەوە کردووە تەنها لە 5 ڕۆژدا هێزەمنیەکان نزیکەی 450 بۆمبی فرمێسکڕێژیان باڕووی خۆپیشاندەراندا تەقاندووە و قوتابێکی زانکۆش بۆ هۆیەوە چاوی لە دەستداوە. چەند ڕێکخراوێکی مافی مرۆڤ و حزبێکی ئیسلامی بڕیاریان داوە کە لە دادگای باڵا تانا لا بڕیارەکەی پەرلەمان بدەن و بە پاساوی کە لەگەڵ یاسا بنەڕەتیەکانی هیندستان و مافەکانی مرۆڤ یەک ناگرێتەوە یاساکە هەڵبوەشێنەوە. موسڵمانەکانی هیندستان کە ژمارەیان 200 ملیۆن کەسە ترسیان لەوە هەیە کە ئامانجی سەرەکی هەڵمەتی سەرۆکوەزیرانی وڵاتەکەیان بن کە دەیەوێت لە ژێرناوی تۆمارکردنی ناوی هاوڵاتیان تا ساڵی 2024 کۆتایی بە کۆچبەری نایاسایی لە هیندستان بهێنێت و دەڵێن ئەم یاسایە بەشێکە لە بەرنامەی ناریندا مۆدی سەرۆکوەزیران بۆ دووبارە بنیادنانەوەی هیندستان لەسەر بنەمای هیندۆسی و پاکتاوکردنی ئیسلام و موسڵمانان.